لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بە سەعادەت بەخوا سەعادەتێک کە لە نوێژاوەری ئەگرین لە چاکەیەکە وەرئەگرین کە بەرامبەر بە کەسێکی ئەکەین خێرێک ئەەکەیت ئەزانی چ چاکەیەکە دەستگیر ئەبێ سروورێ ئەچێتە دڵی موسڵمانێکەوە لێرەوە ئەزانی چ سەعادەتێ بۆ تۆیەت ئەزانی کاتێک لەبەر جەژنانەکە خواردنێک ئامادە ئەەکەیت و تەسلیم بە ماڵێکی هەژاری ئەەکەی ئەزانی چه سروورێکی گەورە ڕوو ئەکاتە ئەو ماڵە تەسەوور مەکەن ئەم وڵاتەی ئێمە خەیری لێ نابڕێ پیاوی زۆر گەورەی تایە دەوڵەمەندی زۆر پیاوی تایە بەڵام دڵنیابن فەقیری زۆر شەرمنی تایە ئێمە هەومان دەوروبەری خۆمان ئەبینین خەڵکی ترمان بینیەوە کە لێی قەوما هەموو بوو بە سوال کرد ئەم کوردستانەی ئێمە بەشی ئەم دیوی خەڵکانێکی زۆر نەفس بەرزن واللهی لە برسا بمرێ ئامادە نییە داوا بکات بۆیە بڕۆ بگەڕێ دراوسێکانت هەوڵ بدە دەوروبەرت هەوڵ بدە بزانە نەبادایەکێکی تیابێ بگەڕێ پرسیاریان لێ بکە لعل سرور أخيت دڵی باڵێکی هەژارەوە و خوای گەورە سەعادەتێکی هەتای دنیا و ئاخرەت ئەخاتە دڵی تۆ وەرە ئیخلاص و پەیوەندی لەگەڵ خۆیان باشکە وەرە ئیحسان لەگەڵ خەڵکا زۆرکە لعل خوای گەورە دەرگاکانی خیر بەسەر تا ئەکات عزیزانم